ئازیزانم سڵاوتان لێبێت ساعت حوتەوە میێوارێژ بووینەوە میوانی ماڵەکانتان کۆمەڵێ بڕگە و بابەتی جیاوازی تەندروستیتان پێشکەشەکەین بێگومان بە هاوکاریە لەن سڵاو لێ سڵاو لە تۆش ڕاستان سڵاو لە بینەرانی خۆشەویست لە هەر شوێکن هیوادارین هەر باش و تەندروست بن ئەمڕۆ جیاواز لە ڕۆژەکانی تر کۆمەڵێک هەواڵ و کۆمەڵێک بڕگە و بابەتی زۆر تایبەتمان بۆ ئامادە کردوون لەگەڵ ڕاستانە بێگومان پێشکەشتانەکەین لەگەڵمانە بمێننەوە تا کۆتایی بەرنامە چونکە بابەتەکانی ئەمڕۆمان زۆر جیاوازە. بابەتی ئەمڕۆمان بە شێوەیەکی گشتی هەمە جۆرە لە کۆمەڵێ بوار لە خۆیەگرێ بێگومان هەمیشەیمە لە هەواڵەکەمانە بابەتی خۆراکی تایە ئەمڕۆژ کۆمەڵێ بڕگە و باس و بابەتی جیاوازی خۆراکی تایە باس لە یەکێک لە گرنگترین سەرچاوەکانی خۆراکی مرۆڤەکەین کە شەکرە و هەروەها باس کەمێک لە لایەنی دەرونی و لایەنی فکری و مێشکی مرۆڤەکەین و هەروەها بڕگەیەکشمان ئامادەیە کە شێوازێکی زۆر باشە بۆ ئەوی پەرە بدەن بە شێوازی بیرکردنەوە و توانای هەزری و عەقلیتان لەگەڵمانە بمێنتان بڕگە جیاوازانە بینین. پێم خۆشە بچینە لای هەواڵی یەکەمە لەن هەواڵ یەکەممان کە باس لە شەکرەکە باس لە بڕی خواردنی شەکرەکە و باس لە پەیوەستی شەکرەکە بە قاچەکان و پەلەکانی جەستەوە کە چۆن کاریگەری هەیە با پێ کۆبچین لایم هەواڵە با زیاتر زانیاری و دەربارەی ئەم شەکرە وەربگرین. توێژینەوەیکی نوێی زانکۆی هاروارد کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجامدراوە هۆشدارێکی تون دەداتەوە کەسانی کە بڕێکی زۆر شەکر لە سیستەمی خۆراکیاندا بەکارێنن بە تایبەت کاریگەری ڕاستەوخۆکانی لەسەر دەمارەکانی قاچ و پێ. ئەم توێژینەوەی کە بۆ ماوەی 5 ساڵ لەسەر 15,000 کەسی توش بوو بە نەخۆشی شەکرە و کەسانی ئاسایی ئەنجام درراوە دەری خستووە کە بەرزی ڕێژەی شەکر لە خوێندا دەبێتە هۆی تێکچوونی خانە دەماریەکانی کۆتایی پەلەکان. ئامارەکان دەری دەخەن کە لە سەدا 60 ئەو کەسانی شەکری خوێنیان ڕێک نەخستووە دووچاری سڕبوونی قاچ و برینی درێژخایەن دەبنەوە. زانایان ڕوونی دەکەنەوە کە گەردیلەکانی شەکر کاتێک لە خوێندا زیاد دەکەن دەبنە هۆی تەسکبوونەوەی مولولەکانی خوێن کە ئۆکسجین و خۆراک بۆ دەمارەکانە گواستنەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە هەست بە ئازار گەرمبوونی پێیەکان یان سڕبوونی تەواوەتی بکە. مەترسیە گەورەکە ئەوەیە کە بەهۆی سڕبوونەوە مرۆڤ هەست بە بریناربوونی پێیەکانی ناکە. ئەمەش ڕێگە خۆشەکە بۆ ئەوەی کە هەوکردنی توند و بڕینەوەی قاچ ڕوو بدە. دکتۆر جولیان ڕۆبێرتس پسپۆری نەخۆشیەکانی شەکرەیە و دەڵێت شەکر تەنها گرفتی قەڵەوی و کلۆربوونی ددان دروست ناکات بەڵکو وەک ژەهرێکی بێدەن کار دەکات لە تێشکانی پەیوەندیە کارەبایەکانی نێوان مێشک و پێیەکان. زۆرێک لە نەخۆشەکانمان کاتێک سەردانمان دەکەن کە برینەکانیان گەیشتۆتە سەر ئێسک چونکە بەهۆی تێکچوونی دەمارەکانەوە هەستیان بە ئازار نەکردووە. پزیشکان ئامۆژگاری خەڵکی دەکەن کە پشکنینی ڕۆژانی پێیەکان و شوشتنیان بە ئاویش لە تێن و دوورکەوتنەوە لە شەکرە دەستکردەکان تاکە ڕێگەی بۆ پاراستنی قاچەکان. ڕێکخراوی تەندروستی جیهانی دووپات یەکاتەوە کە کەمکردنەوەی شەکر بۆ کەمتر لە 5 وزەی ڕۆژانە دەبێتەوەی پاراستنی دەمارەکان و باشترکردنی سووڕی خوێن لە پەلەکانە. ئەمەش مەترسی برینداربوونی پێیەکان بە ڕێژەی لە 180 کەمەکات. جازیزان ئەم هەواڵە گەر سەرنجتان دابێ باس لە پەیوەندی نێوان خواردنی شەکر و تەندروستی مولولەکانی خوێنەکە. هەر شوێنێک دوورترین بێت لە دڵەوە توانای خوێنگەیشتن بەو شوێنە بێگومان کەمترە. بۆ نمونە کوێ لە دڵەوە لە هەموو شوێنێ بە دوورترە قاچەکان و پێیەکانمانە. بۆی زۆرجار لە نەخۆشانی درێژخایەنی شەکرەیە بیستینەڵێ کابرا نەخۆشەکە مشکیلەی پێیەکانی هەیە پێیەکانی سڕ ئەبن یان برینی دووبارەی لە پێیەکانیان زۆرە ئەمە گەڕێتەوە بۆی کە نەخۆشی شەکرەی درێژخایەن ئەبێتە هۆکاری ئەو دەمارانەی ئەو هەستەوانانی کە بەرپرسن لەوەی هەست بگەێنن بە پێیەکانمان لاوازە بن. ئەم لاوازبوونە ژواکە نەخۆش زۆر هەست بە پێیەکانی نەکا. بۆی زۆر جارە نەخۆشانی کە نەخۆشی درێژخایانی شەکری جۆری دویان هەیە جۆری یەک ببورن گۆرەوی تایبەتیان بۆ نووسێ بۆ لەبەری کاتێک کە پێیەکانیان سڕ ئەبێ ئەگەر بێت و بەر دار و بەر بەرد و بەر عەرز و بەر هەشتێکیش کە برینار بێ ڕەنگە هەست بم بریناریە نەکەن کە ئەمە خۆی گرفتی زۆر بە دوای خۆیان هێنێ لەبەرەوەی چاکبوونەوەی قاچەکان و پێستەکە کەمەکاتەوە تەنها زۆر جاران دەگاتە ڕێژەی ئەوەی کە بگاتە برینی سەر ئێسک و نەخۆشەکە هەستی پێ نەکردووە کە ئەمە یەکێکە بێگومان لەو گرفتانی شەکری بەردەوام تووشی نەخۆشیەکات. ڕاستان ئاسانترین ڕوونکردنەوە کە بۆ نەخۆشی شەکرە و بۆ زۆر خواردنی شەکری بکەین ئەوەیە کە
مولو لە خوێنەکان تەسکەکاتەوە. جا مولو لە خوێنەکان هەموو کاتێمە وتومانەکە وەکو سۆندەیەک وایە کە ئاوی پیا بڕوا. ئەگەر بێت و پەسانە بخرێتە سەر ئەم سۆندەیە بێگومان ئەبێتە هۆی ئەوەی کە ئاوەکە بە باشی پیا نەڕوا. و کاتێکیش لە خوێنەکان تەسکە بێتەوە خوێن بە باشی پیا نەڕوا. جا خوێنیش ئەو پێویستەیە کە هەموو جەسەمان پێویستی پێێتی. لەوانەش لە هەمووی گرنگتر بێگومان دەمارەخانەکانەکە هەستی ئازارە گوازێتەوە بۆیە زۆر کاتە و کەسانی کە شەکری خوێنیان زۆر بەرزیان شەکر زۆرە خۆن کە تووشی بری نەبن تەنانەت هەست بە ئازارەکەی ناکەن تاگاتە ئەو ڕادیکەوە خۆت باسێکرد زۆر پوڵە بێتەوە جاڕاستەن با ئێستا زۆر زیاتر لەسەر بابەتی شەکر بزانین و بچینە لای ئامار و زانیاریەکان. زۆر باشە بوونە ئەلەن لەم هەواڵەیە باسی لە شتێکی کە کرد ئەڵێ وا باشە شەکر 105 وزەی ڕۆژانە بەرهەم بهێنێ. ئەم بابەتی 105 وزەیە ئەکرێت لە ڕێگەی ئەم ژمارانەوە ڕوونکردنەوەی زیاتری بۆ بکەین. وەکە بین لەم گرافیکای باس لەوە کە ستانداردی ڕۆژانە 25 گرام شەکرە. ئەم 25 گرام شەکرە ئەگەر بێت و کۆمەڵی زەرب و تەقسیمی بۆ بکەین هەر گرامێک لە شەکر بە شێوەیەکی گشتی 4 کالۆری هەیە. یعنی ئەم 25 گرام لە شەکرە بە نزیکەی 100 کالۆریەکەکە. کەواتە تۆ لە ڕۆژێکە نزیکەی 100 کالۆری بۆت هەیە شەکر بخۆی. جا پرسیارە گەورەکەوەیە ئایا کەسمان بەم ڕێژەیە رازین ئایا کەسمان لەگەڵ ئەم ڕێژەیە ژیانەکەین و ئەم بەڕە دیاریکراوە شەکر خۆین بێگومان نەخێر. هەر لەم ئامارە ڕوونیەکاتەوە کە تێکڕا 90 گرام شەکر لە ڕۆژێک کاخورێ بە شێوەیەکی گشتی بێگومان خەڵکانێکی زیاتری شەخۆن. ئەم 90 گرام شەکرە هێندەی ئەوەی کە ستاندارد لێک وایە نزیکەی 4 ئەوەندە ئێمە شەکر لە ڕێژەی پێویستی خۆی زیاترە خۆین. جاگەر بێت و ئەمە دووبارە کەڕەتی بۆ بکەین و لەیەکی بینەوە دەرەکەوێم 90 گرامە ئەگەر کەڕەتی چواریکە نزیکی 360 کالۆریەکە کە تەنها بە شەکر وەرمانگرتووە کە بێگومان ڕێژەیەکی زۆرە. جا هەر لێرەش باز لەوەکە کە لە هەنێ وڵات نزیکەی 100 گرام و سەروتری 650 گرام بێگومانەمانە یەک کۆمەڵ زیانی خۆیانەیەنە لەوانە کە باس کرا یەکێکیان گرفتی مولولەکانی پێیە بێگومان ئەنزیمەکانی جگەر لاوازە بن قەڵەویەکی زۆر و کۆمەڵێ بابەتی هزری و دەماریشکەوە کە زۆر جار شەکر لە ئاستێکی ماوەیەکی کورتا مێشک بەهێزەکە بەڵام دواتر لاوازی کاپویستمان بە شەکری زیاترە بێت. ئەگەر بەردەوام بین بچینە سەر گرافیکی داهاتوو کە باس لە سەرچاوەکانی شەکرەکە بە شێوەیەکی گشتی. شەکر بێگومان بۆ هەمووتانەزان و پێشنان لە شیرینیەکانە زۆرە ئیتر شیرینی دەستکرد بێ یاخود شیرینی سروشتی بێ بە هەر شێوەیەک بێ. بێگومان شەکر لە برنج و نان و دانەوێڵەکانیشا هەیە بەڵام ئەو ڕێژەی کە باسەکرێ 25 گرام ئەم 25 گرام شەکرە برنج و دانەوێڵەکان ناگرێتەوە. بەڵام بۆیە لێرەیە هەر ئەوترێ برنج و دانەوێڵە لەبەرەوەی کاتێک کە برنج و دانەوێڵەکان هەزمە بن لە گەدەیە پێکاتی سەرەکی ئەوە نیشار شەکرێ لە کۆتایی هەر کاربۆیدراتە و هەر گرامێکی 4 کالۆریە بۆیە ئەو هاوشێ و هاوتایی یاکرێن. وەجگەلەوەش بێگومان وەکو باسمان کرد شیرینی و ئایسکرێم و بابەتی لە خواردنە لە قوتونراوەکان کە ڕێژێکی باش شەکریان تایە بەداخەوە. زۆر ڕاستە جاو خاڵە زۆر جوانە ڕاستان کە بەڕاستی ئەمە ئەوە جیا بکەینەوە کە کاتێڵین 25 گرام ڕاستە برنجوانە ناگرێتەوە بەڵام لە هەمان کاتی شاو کەسانی کە شەکریان هەیە بێگومان بە پێی حاڵەتەکە گرنگە کە حسابی ئەو بکەن چەندێک برنجە خوا و چەندێک بۆیە ئەوە خاڵێکی زۆر جوان جاالەمتر حەزم کرد ئاماژە بەشتێک کە بم لە قسەکەی بەڕێستەوە بینکەوتەوە هەر 25 گرام شەکر زۆر کەمە بەڕاستی یعنی ئەگەر بێت و کەوسکێکی چابێنی حسابی 25 گرام شەکرکەی هەر ئەوەیە کە ڕەنگە خەڵکە بێ بە پیاڵەیە چاوە 25 گرام شەکر خوا بۆیە تکای ئاگاداری بڕی ئەو شەکرە بن کە بەکارێن بە دیاریکراویش ئەکرێ مەسەرەن لە بابەتی چاو لە بابەتی هەنێ شیرینی تر هەیە ئەگەر شەکری دەستکرد بەکاربێ خۆ شەکر هەر بەکار نەیە بنمونە. جا ئێستا ڕاستان با بزانین زۆر خواردنی شەکر و توشبوون بە ئەو حاڵەتی کە خەڵک ئاڵوودەی شەکرە بێت چی ماشێکی لێکەیتەوە ئەگەر هاوکارانم یارمەتیمان بن بێگومان زۆرخوانی شەکر کۆمەڵێک حاڵەتی لێکەوێتەوە کە ئێستا ئێمە بەگشتی هەندێکیتان بۆ باسەکەین. گرنگترین خاڵیان قەڵەوی و نەخۆشی شەکرەیە. تەمان ئەو کەسانی کە شەکر زۆرە خۆن تووشی کۆمەڵێک گرفتە بن. گرفتی یەکەمیان کە وەک ڕاستان ئاماژەی بە خاڵێکی گرنگە ڕێژەیەکی زیاد لە پێویست کالۆری وەرەگرێت جەستەیان. ئەم ڕێژە زیایە کالۆری کە وەریەگرێت ڕاستان ئەبێتە هۆی ئەوەی کە جەستە بە شێوەی چەوری خەزنی بێگومان بۆیە کەسەکە تووشی قەڵەویە بێت. و لامان کاتە تووشی بەرگری ئەنسۆلی نەبێت. جا بە ئەنسۆلین ڕوونکەینەوە زین ئەنسۆلین چی؟ ئەنسۆلین وەک ئەوە بیری لێکەرەوە کە شۆفێرێکی گەیاندن بێت وزە بۆ جەستەی تۆ یاخود شەکر بۆ خانەکانی جەستەی تۆ بگوازێتەوە. کاتێک جەستە تووشی ئەم بەرگری ئەنسۆلینە بێت بێگومان ئەم شۆفێرە کاری خۆی ناکات. ئەو وزەیە و ئەو شەکری کە لەناو خوێنایە هەر لەناو خوێن نامێنێتەوە ناگوازێتەوە بۆ خانەکان. کەسەکەڕان بمبورە لەن بەشی سوان ئینسۆلین بە کلیدی ناو خواردنی خانەکان ناوەبن. یانێگەر و کلی لەمان نەبێت شەکرەکە ناچێتە ناو خانەکان و لە ناو خوێنە کەڵەکە بێ و کەسەکە
تووشی شەکرابێ و دەرەنجامی ئەم کێشانەش بە نمونە ئەبێتە هۆی زیادبوونی چەوری دەوری کەمەر و چەوری جگەر و ئەو بابەتانە. بێگومان کلۆربوونی ددان و بەرزەفشاری خوێنێشێکی ترن لە ماکەکانی زۆر خواردنی شەکر لەگەڵەوە شانەخۆشیەکانی جگەر و کۆندامی دەمار. جا خاڵێکی زۆر گرنگ لەو کەسانی کە شەکر ئەخۆن ئەوەیە کە کێشە بۆ کۆندامی دەماریان دروستەکە تەنانەت بۆ مێشکیش. بۆیە ئەو کەسانی کە شەکرە خۆنەبێ ئاگاداریەوە بن کە ئەبێتە هۆی مردنی دەمارەخانەکان ئەگەر بێت و زیاد لە پێویست بخورێت کە دەمارەخانەکانیش ئەو خانانن کە جارێکی تر دروست نابنەوە. بەڵێ بێگومان جارن پێم خۆشە وردە بچینە لای هەواڵێکی تر کە ئەمیان تایبەتە بە پەتای وەرزی ئێستا وردە لە وەرزی بەهارین و بەڕاستی وەرزی بەهاریش بە بەشێک لە نەخۆشی و کۆمەڵی پەتای لەگەڵایە و بێگومان وەرزی زستانیش لەگەڵایەتی بەڵام گۆڕانی وەرز زۆر جار کۆمەڵی پەتای تازا هێنێت ئاراوە بۆ هۆکاریەوەی کۆمەڵێ میکرۆب و بەکتریا هەن کە هەتا جەوەکە نەگۆڕێت توانای گەشەیان زۆر نابێت. باس لە پەتای وەرزیەکەین و دیاریکرایی ئەم وەرزەشەکەین با پێ کۆبچینە لایم هەواڵ و بزانین خۆپارێزی و چۆنێتی دوورکەوتنەوە لەم پەتایانە چۆنە فەرموون. ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەدالەوەی کە ئەنفلۆنزای وەرزی ئەمساڵ بەهۆی گۆڕانکاری خێراکانی کەشوهەوە تونتر بڵاوە بێتەوە. توێژینەوەیەکی زانکۆی ئۆکسفۆرد کە لەسەر ئاستی جیهان ئەنجامدراوە دەریخستووە کە ڤایرۆسی ئەنفلۆنزا توانای گۆڕینی شێوەی خۆی بە ڕێژەیەکی خێراتر لە ساڵانی ڕابردوو پیا کردووە. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە دابەزینی کتوپڕی پلەکانی گەرما و وشکی هەوا لە وەرزی بەهاردا دەبێتە هۆی لاوازبوونی ناوپۆشی لوت و قوڕک. ئەمەش ڕێگە بۆ ڤایرۆسەکە خۆش دەکات بە ئاسانی بچێتە ناو جەستە. ئامارە پزیشکەکان دەری دەخەن کە ساڵانە زیاتر لە 3 بۆ 5 ملیۆن کەس دووچاری نیشانە توندەکانی ئەنفلۆنزا دەبنەوە و بە هەزاران کەسیش گیان لەدەست دەدەن بە تایبەت بە تەمەنەکان و منداڵان. دکتۆرە سارای ویلیامز کە پسپۆڕی نەخۆشیە گواستراوەکانە و سەرپەرشتیاری توێژینەوەکەی کردووە ڕایدەگەیەنێت کە ئەنفلۆنزای وەرزی دەکرێت ببێتە هۆی هەوکردنی سیەکان و تێکچوونی کارکردنی دڵ. باشترین ڕێگە بۆ ڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە وەرگرتنی ڤاکسینی ساڵانەیە کە دوانێ ئەگەری خەواندن لە نەخۆشخانە بە ڕێژەی لە 160 کەمتر بکاتەوە. نیشانەکانی ئەنفلۆنزای ئەمساڵ بریتین لە تایەکی بەرز ئازاری توندی ماسوولکەکان سەرئێشە و ماندوێتیەکی زۆر. پزیشکان جەخت دەکەنەوە کە خواردنی ڤیتامین سی و ڤیتامین دی هەروەها بەکارهێنانی دەمامک لە شوێنە قەرەباڵغەکاندا دەوری سەرەکی دەبینن لە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. هاوکات هەندانی خەڵکی بۆ خواردنەوەی شلەمەنیە گەرمەکان و وەرگرتنی پشووی تەواو لە کاتی توشبوونا یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئەو ئەندامی بەرگری خێراتر بەسەر ڤایرۆسەکە زاڵ ببێ. توێژینەوەکە داوا دەکا کە حکوومەتەکان کەمپینی هۆشیاری فراوانترکەن بۆ وەرگرتنی کوتان پێش دەستپێکردنی وەرزی سەرما. زۆر باشە جا ڕاستان من دایمە کە بیر لە ڤایرۆسی ئەنفلۆنزاکەمەوە تۆموجێرین بیرێتەوە کە بە مناڵی زۆر سیرمان کردووە. ئەگەر بیرە بێتەوە هەندێک دیمەنی تیا بوو کە مشکەکە ئەچووە شوێنێکە و سمێڵێکێگەر بەخۆی بۆی پشیلەکە نەیناسێتەوە. ئەم ڤایرۆسەش ڕێک هاوشەوی ئەوە وایە ساڵانە گۆڕانکاریەکە لە شێواز و لە پێکاتی خۆیان بۆی ئەوە بەرگری جەستە نایناسێتەوە. بۆیە زۆر کات گلەی ئەوەکەن چارەخوازان کە ئاڵێن بۆچی کە ئەو دەرمانی پێشتر بەکارمان هێناوە ئێستا سوودێکی وای نەما. بێگومان ئەلەندێسە ڤاکسینەکانیش هەوڵی ئەمایەن بەشەی گشتی ڤاکسینی ساڵانە کاتێککە تۆکتانی ساڵانە دژی ئەم ئەنفلۆنزا وەرزیانەکەی وامەزانە تەنها یەک چارەسەر یەک کۆمەڵ گیرا و چارەسەری جیاوازە کە لە ئەگەری ئەوەی ئەم ڤایرۆسە شکلی خۆی بگۆڕێ بتوانێت دووبارە جەستە مامەڵی لەگەڵا بکە. بۆیە لێرەشە دووبارە جەخت لە ڤاکسینی وەرزیە کاتەوە کە تۆ لە وەرزێکی دیاریکراوە وەریەگری بە نزیکەی پێش 6 مانگێک لە هاتنی ئەو وەرزەی کە ئەو پەتایەتیە باوەریەگری بۆی کە بەشەی گشتی سیستەمی بەرگری جەستەت پێشتر خۆی حازر بکبووی. ئەچینە لای بڕگەیە کە هاوکار مەلەن بۆی ئامادە کردوین باس لە گرنگی بەکارهێنانی ئاڵتون بووە لە بەرکردن و بابەتی ئەنگوستیلە و هەروە هەملوانکەکان کە بەشێکی خەڵکی لە ئاڵتون دروستەکرێ بەکارهێنن و هەروە جیازی لە نێوان خانمان و پیاوانیشە. فەرموو با پێکۆچین لایەن بڕگەی با ناوەڕۆکی بابەتەکە زیاتر بزانین. بەردەوام خواستی بەکارهێنان و کڕینی ئاڵتون لەلایەن هاوڵاتیانەوە بەرزە بە تایبەتی خانمان. جا ئەمڕۆ هاتووینەتە بازار ئەمانوێ بزانین کە ئەو مادانەی تێکەڵی ئاڵتون ئەکرێن چین. لەبەری بەپێی توێژینەوەکان هەندێک لەو مادانە ئەکرێت هەسیاری بە
پێست دروست بکەن. جا لەگەڵمان. هاتون خۆی ئایرەکەی 24 خاڵسەکەیە یعنی 4 نوۆی ئەوە خاڵچەکەی بەڵام ئەگەر ئەکرێتە سنعات نیسبەتەکان دابەزێنێ بۆ عیارە 22 بۆ عیارە 21 بۆ 18 ئیتر لە ئەوروپا بۆ 12 و 14 و 9 ئەوانە ئەڕات ئەو مادانە هەندێکیان باری مسە هەندێکیان باری زیوە باری مسەکە عیارەکان دابەزێنێت نیسبەتەکەی بڵین ئەگەر بێتە 21 ئاڵتونە خاڵسەکەی ئەبێتە لە 1970 یعنی 1970 ئەوەنە نیو ئەبێتە ئاڵتون ئەویکی ئەبێتە زیوی ئەبێتە مس باری مسەکە ئاڵتونەکە جوانترەکە یعنی ئەسا هەندی ئاڵتونمان هەیە سپیە هەنتی ئەمام زەرترە بەڵێن ئاڵتونی باری زیوە مسەکە جوانتریەکە نیسبەتەکانیشیدایە بەزێنێت بۆ 21 ئەو کاتە ئاڵتونە خاڵسەکە ئەبێ بە لە 1970 و نیو ئەبێتە ئاڵتونی خاڵس ئەویکیەتی بەباری زیویامس دایمە ئاڵتون خواستی لەسرە بەڵام ئەم فترانەی بڵین زیاتر لە دوای کۆرۆناکەوە ئاڵتون بەرزبوونەوەیکی یعنی بەرچاوی بەخۆی بینی زۆر بەرز بووە ئەو کاتە ئەگەر خاڵ بێک ئاڵتون 4 دەفتەر بوو بێ ئێستا هەتاکو و 7 دەفتەر و 8 دەفتەر وەمانە هاتووە ئاستاکەی تۆزە کەم بۆ تۆ یعنی وەکو جاران نەماوە خەڵک کەمتر ئەیکەڕێ لەبەرەوەی کە ئاستی بەرزە زۆر بەرز بۆ تۆ ئەچینە لای دکتۆر ساوێن جیهانگیر پسپۆڕی نەخۆشیەکانی پێست تا بزانین تا چ ڕادەیەک بەکارهێنانی ئاڵتون بۆ ماوەیەکی درێژ کاریگەری لەسەر پێست دروست دەکات ئەم بیر و باوەڕە زۆر بڵاو لە ناو خەڵکدا بەڵام دوورە لە ڕاستیەوە زێر لە ڕووی کیمیاییەوە بێهێزە و هیچ بەڵگەیەکی زانستی نییە کە ئایا بەکارهێنانی زێر لە ڕووی پێستەوە هەڵدەمژرێت چکە بربەستی پێست ڕێگری لێ دەکات تاکە هۆکار کە دەبێت هۆی دروستبوونی خورانیا هەستیاری ئەمە بەهۆی خودی زێڕەکەەوە نییە بەڵکو بەهۆی ئەو کانزانی ترەوە کە تێکەڵ دەکرێت لەگەڵی وەکو مس و زیو. زۆرێک لە ئێمە بیستومانە بەکارهێنانی ئاڵتون لەلایەن پیاوان مەترسی توشبوون بە گرفتە تەندروستیەکان زیاد دەکات بە تایبەت تێکچوونی هۆرمۆنەکان وەک تێستۆستێرۆن. بیرروبۆچوونەکان دەڵێن ئەگەر پیاوان ئاڵتون بەکاربهێنن ئەوە مەترسی توشبوونیان بە نەزۆکی زیاد دەکات. لە چوارچێوەی ئەم بیرروبۆچوونانەیە پەیمانگەی تەندروستی نیشتیمانی NIH ئەمریکا دەڵێت کاتێک پیاوان ئاڵتون بەکاردێنن ئەگەری هەیە بڕێکی زۆر کەم لە گەردی لە وردەکانی ئاڵتون لە پێستەوە هەڵبمژرێت و بگوازرێتەوە ناو خوێن. بەڵام ئەمە بڕێکی زۆر کەمە و هیچ بەڵگەیەکی زانستی و تەندروستی لە پشتەوە نییە کە ئەمە مەترسی توشبوون بە گرفتە تەندروستیەکان زیاد بکات. لەگەڵ ئەوەشدا دامەزراوەی PubMed کە دامەزراوەیە کە تایبەتە بە توێژینەوەی تەندروستی و پزیشکی لە توێژینەوەیەکدا ئاشکرایان کردووە کە لەسەر مشک ئەنجام دراوە. لە توێژینەوەکەدا بە دەرزی ئاڵتون خراوەتە خوێنی مشکەکانەوە و دەرکەوتووە کە بڕێکی زۆر ئاڵتون لە ناو خوێندا دەکرێت گرفتی تەندروستی دروست بکات و کوالەتی سپێرم تێک بدات. بەڵام ئەمە تاقیکردنەوەیەک بووە کە ڕاستەوخۆ بە دەرزی بڕێکی زۆر لە ئاڵتون وەک دەرمان خراوەتە خوێنی مشکەکە. بەم جۆرە گرفتی تەندروستی دروست بووە بەڵام بەکارهێنانی ئاڵتون بەپێی بەڵگە و توێژینەوەکان بڕێکی کەم لە ئاڵتون نەگوازێتەوە بۆ ناو خوێن لە ڕێگەی پێستەوە کە ئەمەش زۆر کەمە و ناکرێت بێتە هۆی توشبوون بە گرفتە تەندروستیەکان. زۆر باشە بەگشتی کۆمەڵێک بابەتمان بۆ باسکردن لە ئەم راپۆرت و لەم هەواڵانەوە کە تا چ ڕادەیەک ئاڵتون کاریگەری هەیە لەسەر بابەتی ئەوەی کە لە پێستەوە هەڵبمژرێت یاخود زیانی
لاوەشی لەسەر پێست و لەسەر جەسە دروست بکات. دەست خۆش بێ ئەلەن بەڕاستی بابەتێکی گرنگە و بە گرنگی شێزانم کە خەڵک هۆشداری هەبێ سەبارەت بەم باسە. یەکێکتر لەو بابەتانەی کە زۆرم پێخۆشە بە ئێوەی ئاشناکەین و باسی لێ بکەین بابەتی بەهارە. وەرزی بەهار بەڕاستی کەیت ئەل لە خۆ دڵخۆشی لەگەڵایە، یعنی هەستەکەیت بەڕاستی بینینی ئەو سروشتە جوانە، ئەو ڕەنگە سەوزە تێرەی گژوگیا و شاخ و دەشت و دەر جۆرێک لە ئارامی ئەیە بە ڕۆح و بە دەروون. جا بۆ زانیاریتان ئێمە لە دنیای پزیشکیە بابەتی دەرونی زۆر جار هێندەی بابەتی نەخۆشیەکان گرنگە، ینی دەرونی نەخۆش لە نەخۆشخانە نێودەوڵەتیە گرنگەکانە زۆر بایەخی پێدرێ. باستان لە پەیوەندی نێوان وەرزی بەهار و بینینی ئەو دیمەنە دڵڕەفێنە جوانانە بۆکەم لەگەڵ دەرونی نەخۆشە و چۆن کاریگەری هەبووە لەسەر باشتربوونی ئاستی نەخۆشەکەش بە شێوەیەکی گشتی. با پێ کۆچین لایم هەواڵە تا زانیاری زیاتر وەربگرین. توێژنەوەیکی نوێی پەیمانگای ماکس پلانک بۆ پزیشکی دەرونی لە ئەڵمانیا پەردە لەسەر پەیوەندیەکی بەهێز لادەبا لە نێوان هاتنی وەرزی بەهار و باشتربوونی باری دەرونی مرۆڤ. ئەم توێژینەوەیە کە لەسەر 8,000 کەس ئەنجام درراوە دەریخستووە کە زیادبوونی کاتەکانی ڕووناکی ڕۆژ لە بەهارە کارلێکێکی کیمیایی لە مێشکدا دروست دەکا کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی هۆرمۆنی سیرۆتۆنین کە بە هۆرمۆنی بەختەوەری ناسراوە. زانایان ڕوونی دەکەنەوە مێشک لە وەرزی زستاندا بەهۆی کەمی تیشکی خۆر بڕێکی زۆر لە هۆرمۆنی میلاتۆنین دەردەدات کە دەبێتە هۆی خەواڵوی و هەندێک جاریش خەمۆکی وەرزی. بەڵام لەگەڵ دەستپێکردنی وەرزی بەهار تیشکی سەر و بنەوشەی خۆر لە ڕێگەی چاوەکانەوە پەیام بۆ مێشک دەنێرێت تاوەکو بەرهەمێنانی سیرۆتۆنین زیاد بکات. ئەمەش نەک هەر باری دەرونی باش دەکات بەڵکو توانای سەرنجدان و وزەی جەستەیش زیاد دەکات. دکتۆر تۆماس میلەر کە سەرپەرشتیاری توێژینەوەکەی و دەڵێ بەهار تەنها وەرزی گەشانەوەی سروشت نییە بەڵکو وەرزی گەشانەوەی مێشکیشە. ئێمە تێبینیمان کردووە کە ڕێژەی دڵەڕاوچی و خەمۆکی لە مانگەکانی نیسان و ئایارە بە ڕێژەی لە 130 کەم دەکاتەوە. وەرزشکردن لە ناو سروشتا لە وەرزەدا کاریگەریکی وەک دەرمانی دژە خەمۆکی وایە. توێژینەوەکە ئاماژە بەوەش دەکات چوونە دەرەوە بۆ ناو سەوزایی و گوێگرتن لە دەنگی سروشت لێدانی دڵ هێمن دەکاتەوە و ئاستی هۆرمۆنی کۆرتیزۆڵ کەم دەکاتەوە. پسپۆڕان ئامۆژگاری خەڵکی دەکەن کە خەڵکی ڕۆژانە لانی کەم سیخ و لەگ لەبەر تیشکی خۆری بەیانیان بمێننەوە بۆ ئەوەی سوود لە ڤیتامین دی وەربگرن کە کلیلی سەرەکیە بۆ هاوسەنگی دەرونی. هاوکات جەختیش دەکەنەوە لەسەر ئەوەی کە وەرزی بەهار باشترین کاتە بۆ دەستپێکردنی گۆڕانکاری ئەرێنی لە شێوازی ژیان و دوورکەوتنەوە لە گۆشەگیری زستان. جا لەم بەهارە جوانەیە ڕاستان کاچینە دەرەوە ئەو دەشت و دەر و شاخ و ئەو سروشتە جوانە بینن جاشی ئەتوانی خۆی بگرێ ئەسڵان دڵخۆش نەبێت. بێگومان جەوێکی زۆر تایبەت و زۆر جوان و ئەگەر دوورکەوینەوە لە سنتەری شار ئەو بۆن و بەرامە خۆشەی ئەو گوڵ و گوڵزارانی چواردەور کەیبینی هەر بەڕاستی دەروون نەکاتەوە. جا لێرەیە لەم هەواڵەیە جەخت لەوە کاتەوە کە چۆن ئاستی هیزری و توانای مێشکیش باشترە بێ. جا ئەمڕۆ منوە لەند لە کاتی ئامادەکاری بابەت و بەرنامەی ئەمڕۆیە کاتێککە پیاسەمان بە چواردەوری دەستگای میدیای کورسات کرد بێگومان دیمەنێکی زۆر جوانمان بینی بۆ کاری بێ مڕۆکە جەوێکی زۆر خۆش بوو. هاوکاران کۆمەڵ لە وێنەیان بۆ خستوینەتە سەر کە وێنەکان خۆمان گرتمان لە کاتی پیاسەکردن ئامادەکاریە بەڕاستی دیمەنێکی زۆر جوان و زۆر دڵڕەفێن کە لە گۆشەی دەستگای میدیای کورساتەوە بە شێوی گشتی چیای گۆیژە دیارەکە ئەمەندە سەوز و جوانە ئەمەندە سەوز و جوانە بەڕاستی زۆر جار هەموو شتێکە لە بیرێباتەوە تەنها تێ ئەڕامانی لەو دیمەنە جوانە. ئەو دیمەنە جوانە ڕاستان بەدەر لەوەی کە ئارامیەگەیا بە دەروون وایە کرد بەڕاستی کە ئێمە هەم چێژ لە پیاسەکردنەکەمان بینین هەم باشتر ئامادەکاری بێگومان وزەیەکی زیاترمان هەبێ بۆ بێگومان. جا ئەم وەرزە جوانە هەری ئەوەیە بچیتە دەرەوە و پیاسە و سەیرانی تیاکەی. جا مەرجیش نییە هەموو پیاسە و سەیرانێک و بەشەیە گشتی خواردنی قورس و چەوری لەگەڵا بێ ئەکرێ هەر بۆ جەوی خۆت بۆ کاژمێرە دوانسییان بچیتە دەشتێک و شوێنێکی خۆش و کاتێکی کەم بەسەربەری بەڵام کاتێکی تەندروست بە شێوەیەکی گشتی. ئەگەڕین وڵاتان کۆمەڵی بڕگە و بابەتی ترمان ماوە کە پێم خۆشە پێتان ئاشناکەین کۆمەڵی بڕگەی زۆر جوان و تایبەتمان ماوە وچانێک کورد وەرەگرین و ئەگەڕین وڵاتان.
دووبارە بەخێر بێنەوە ئەم تەختەیە کە لە بەردەستمانایە ویسمان ڕاهێنانێکی دیاریکراوی پێ بکەین ئەلەن باسی لە ڕاهێنانێک کرد کە بۆ بابەتی توانای مێشک و توانای هزری باشە کۆمەڵێک شتی سیر لە خۆیەگرێم ڕاهێنانە پێمان خۆش بوو لەگەڵ ئێوەشە تا ڕاهێنانەکە باشتر ببین و لە بابەتەکە تێبگەن ئەلەن پێم خۆشە تۆ ڕاهێنانەکە بکەیت و منی وەکو مامۆستایەک پێت دەڵێم کە چی بکەیت و چینەکەی باش نییە ئەم ڕاهێنانە پەیوەستە بەوەی کە ئێمە چۆن مێشکمان وریا بکەینەوە لەوەی کە باشتر سەرنج بدات و ورتر سەرنج بداتە سەر بابەتەکە ئێمە ئەگەر بێت و بۆ نمونە من دەستی ڕاستەم دەستە زاڵەکەمە ئەگەر بێت و من بە دەستی ڕاست ناوی خۆم و باوکم بنووسم کەواتۆ تۆ ناوی خۆت و باوکت بە کوردی بێ زەحمەت بنووسە باشە ئەلەند دارە دەست خۆش ئەنجا بەشی ئاسایی بەبێ کێشە ناوەکەمان نووسی بەشی دووەمی تەمینەکە بریتە لە چی ئەمە بەشە قورسەکەی نیە ئەمە ئاسانەکەی ئەمە ئاسانەکەی بوو ئەمەی دوایەوە بەشە قورسەکەی چییە تۆیتە ئەم جارە دەستی پێچەوانت کە دەستی لاواستەکە کە دەستی چەپتە تۆی هەمان ناوم بۆ نووسی تۆ بەڵام بە پێچەوانەی پیتەکانەوە لە پیتی کۆتاییەوە بەرەو سەرەتا من نای باوک خۆم و نای باوکمە نووسم باش و لەگەڵ یان ڕاستان پرسیارە ئەم جارە ناوەکەمان بۆ پێچەوانە ئەەکەیتەوە بە پیت و بە شوێنیش بزانین چیمان بۆکەی ئەو جارە دەستوخەتەکەم هەر زۆر ناشرینە کێشە نییە مویم ڕاهێنانەکەیە جارن بۆچی یەک دوو پرسیاری شرێنەکەم لەگە ڕاهێنانەکەیە ئەلەند هەشت کۆ حەوت چەنەکە ئەم بەیانە چی خوارە لەند تۆ بێ بەردەوام هێلکە و نان و چا باشە کەی لە خەو هەستایی نازانم چی نووسیەوە قەینا تۆ بەردەوام گرنگەوەی بیکەی گرنگ ڕاست و هەڵە تەواوم کرد بەڵام زۆرم پەڕاندووە وایە نای باوکم بەڕاستی نووسیوە دێنە ئەند بنووسیوە پیتێکە پەڕان باش ئەوە ڕاهێنانەکە بوو تاوانم ڕاهێنانە ئێمە پێشتر قەت نەمان کردووە بەڵام ڕاهێنانێکی زۆر باشە بووی کە تۆ بتوانی سەرنجدان زیاد بکەیت لە کاتێکا کە ناوی خۆت بە پێچەوانە و نووسیوە بە دەستە لاوازەکەت بێگومانەکەویتە غەڵەتەوە جارە غەڵەتەکەی دوان غەڵەتەکەی سیان غەڵەتەکەی دوای وردەوات لێ کە مێشکێ لەسەر ئەوە ڕایەت ئێستا من هەمان ڕاهێنانەکەمەوە ڕاستان بە پێچەوانەوەی نووسم هەوڵدەدەم بە شێوەیەکی خێرات باش من شەر پرسیارەکانی خۆمە لێ پرسیارەکانی خۆت بکەرەوە باش جاری پێشەوە وەڵامەیە باشە هەشت ئەم جارە جارانی حەوت چەنەکات پرسیارەکەم بۆ قورس کردی هەشت جارانی حەوت 56 دەست خۆش باشە ئەگەر کەمی پێنجیکەی شتا و 56 کەمی پێنج تۆ بەردەوام بە جا بڕوانە نازان چۆن تۆ لە کاتی ڕاهێنانەکەی هەوڵی هەم مێشکی بەری بەرای پرسیارە بیرکاریەکە و هەم ئەویش نووسینەکەی خۆی بەردەوام بێت ڕاستان ئەم جارە بەڕاستی نووسی ئەم جارە پێم وا بەڕاست نووسیتە بەڵێ دەست خۆش بێ ئەگەر لەم لاوە بیخوێنی تۆ ڕاستەکەواتە ڕاست نووسیتە دەست خۆش بێ باشە جا حەزەکەم ئاماژە بۆم کە ئەمە بۆچی باشە شتێک هەیە لە دەروون و لە مێشکی مرۆڤ باس لە هاند ئای کۆردینیشن ئەکرێ هاند ئای کۆردینیشن ئەگەر بێت وەری گەڕین بۆ زمانی کوردی واتە پەیوەستی و پەیوەندی نێوان چاو و دەستەکان مێشک زۆر مویمە کاتێک کە تەمرینێک بۆ ماوەیەکی درێژ ڕاهێنانێ بۆ ماوەیەکی دوور و درێژەکەی توانای خۆگونجاندنی لەگەڵم بابەتەیە هەیە ئەمەش دەرخەری ئەو بابەتەیە ئایا مێشکی تۆ توانای ئەوەی هەیە لە هەمان کاتە بنووسێ پێچەوانە بکاتەوە ناوەکەی لە یاد بمێنێ و وەڵامی پرسیارێکی بیرکاریش باتەوە زۆر دووبارەکردنەوەی ڕاهێنانە بێتەوە کاروی کە مێشک بەهێزکەی تاوەکو بتوانی لە هەمان کاتە سەرنجی کۆمەڵێشت بی ئەمە زۆر گرنگە بۆ کەسانی کە پیشەکانیان پێویستە بە توانای سەرنجدان و توانای هزری و زۆر جار بۆ بابەتی خوێندکار و تەلەوەکانیش زۆر گرنگنم ڕاهێنانە بێگومان زۆر ڕاستە جا لە دوای ئەمەوە چینە سەر هەواڵێکی ترمان هەواڵێکی ترمان بۆ ئامادە کردوون لەسەر بابەتی جۆر و کاتی ژەمەکان ئێمە کاتێ باسی ژەمی خواردنەکەین لەوانێ زیاتر سەرنجمەینە سەر ئەوەی کە چی ئەخۆین بەڵام بابزانی لەم هەواڵەوە تا چ ڕادێ گرنگە کە لە چ کاتێکا ژەمەنانەکانمان بخۆین فەرمون بابینەری ئەم هەواڵە بین توێژینەوەیەکی کۆلێژی شاهانەی لەندەن ڕاستێکی گرنگ دەسەلمێنێت کە دەڵێت ئەوەی دەیخۆیت گرنگە بەڵام کەی دەیخۆیت گرنگترە ئەم توێژینەوەی لەسەر شێوازی ژیانی 5,000 کەس ئەنجام دراوە و دەریخستۆ ڕێخستنی کاتی ژەمەکان بە پێی کاتژمێری بایۆلۆژی جەستە مەترسی توشبوون بە قەڵەوی و نەخۆشیەکانی دڵ بە ڕێژەی لە 40 کەم دەکاتەوە سپۆڕان دەڵێن جستەی مرۆڤ سیستمێکی ناوەکی هەیە کە ڕیتمی کارکردنی ئەندامەکان دیاری دەکات کاتێک کە مرۆڤ لە
کاتێکی درەنگی شەوانە ژەمە قورسەکانەخوا جەستە ناتوانێت بە باشی سووتاندنی وزە ئەنجام بە چونکە ئەنسۆلین لە شەودا کەمتر چالاکە ئەمەش دەبێت هۆی ئەوەی کە شەکر و چەوریەکان لە بری ئەوەی ببنە وزە وەک چەوری لە دەوری ورگ و جگەرا کۆ ببنەوە. دکتۆر ئیملی دەیڤس پسپۆڕی خۆراک دەڵێت خواردنی نانی بەیانی لە کاتێکی زوودا و نانی ئێوارە پێش کاتژمێر 7 شەو ڕێگا بە جەستە دەدات بۆ ماوەی 12 بۆ 14 کاتژمێر پشوو بدات. ئەم پشووە بۆ جەستە وەک پرۆسەی چاکردنەوە وایە کە تێیدا خانە مردووەکان لا دەبرێن و ئاستی شەکری خوێن جێگیر دەبێت. زۆرێک لەو کەسانەی کێشەی هەرسوو غازاتیان هەیە تەنها بە گۆڕینی کاتی نان خواردن کێشەکەیان چارەسەر بووە. ئامارەکان نیشانی دەدەن کە ئەو کەسانی ژەمی بەیانیان پشتگوێ دەخەن و لە شەودا زۆرە خۆن زیاتر دووچاری جەڵتەی دڵ و بەرزبوونەوەی فشاری خوێنە بن. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامۆژگاری دەکا کە ژەمی نیوەڕۆ دەبێت گەورەترین ژەم بێ چونکە لەو کاتەیە و ئەندامی هەرس لە لووتکەی چالاکیایەتی. جازیان لەم هەواڵەیە باس لە یەک بڵین وتەی زۆر گرنگی تایە کە باس لەواکە جگە لەوەی کە ئەی خۆی کە چەنێ گرنگە لەوە گرنگتر ئەوەیە کە کەی ئەی خۆی لێرەیە باس لە بابەتی ئەوواکە کە درەنگ خواردن واتە لە کاتی ساعتەکانی درەنگی شەوە ئەگەر بێت و ژەمێکی قورس و چەور لەم کاژمێرانی شەوا بخورێ ئەکرێ کاژمێری بایۆلۆژی تەواوی جەستە تێک بە بۆ لەبەرەوەی تۆ لە 8 شەو لە 9 شەو جەستە وردەوردە خۆی ڕاهێنێ بۆ خەو بۆ پشودان کاتێککە تۆ ژەمێکی قورس ئاشناکەی بە جەستە مێش یەکسەر بەگەدا ئەڵێڵێ ژەمێکی قورسا و ئامادە بە بۆ هەرس و وزەیەکی زۆر هێنێتەوە بۆ جەستە و ئەو پشودان و ئیسراحەتی کە پێویستە پێی بۆ لێ تێکەیە بە شێوەیەکی گشتی کەمە گرنگترین بابەتە لەبەرەوەی ئەو خەوە قوڵەی کە تی بکەویت بەبێ خواردنی ئەم ژەمە بێگومان نامێنێ کاتێککە گەدە هەرسێکی زۆری هەیە و خوێنێکی زۆر بۆ گەداڕوە بێگومان زۆر ڕاستە جا لە بری ئەوەی کە جەستە بتوانێ وزەکە بسووتێنێ و بە سوودی خانەکان بشکێتەوە بنمونە بە تایبەت بوون لەو کەسانی کەیاری لە ژوانیەکەن یاخود بەرزکردنەوەی بورساییەکەن لە بری ئەوی کە بتوانن خانەکانی جەستەی سوودی لێ ببینە ئەبێتە چەوری و لە دەوری کەمەر و ئەو شوێنانەیە کۆ بێتەوە بێتەوەی قەڵەوی بێگومان ئەمەش خۆی لە خۆیان زیانی هەیە و خۆی لە خۆیان حاڵەتێکی ناخۆشە. و هەر لەم هەواڵەیە لەم باز لە شتێکی کەشەکاڵێ ژەمی نیوەڕۆ دابنێن بۆ ژەمێکە قورسترین خواردنی تیا خۆن لەبەرەوەی لەم کاتەیە کۆ ئەندامی هەرز لە لووتکەی توانایەتی ئەچمە لای هەواڵێکی ترکە جەخت لە بابەتی زۆر خواردنەوەی ئاوەکاتەوە لەسەر تەندروستی گورچیلە و دروست نەبوونی بابەتی ڕمل و بەردەکان لە گورچیلەیە با پێکەوچیان لایم هەواڵ و ناوەڕۆکی بابەتەکە بزانین فەرمون. توژنەوەیکی نوێی ناوەندی پزیشکی مایۆ کلینیک لە ئەمریکا پەیوەندیەکی ڕاستە و خۆ لە نێوان بڕی ئاوی خورا و پاراستنی گورچیلەکان لە پەککەوتن دەخاتە ڕوو. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 10 ساڵ لەسەر گروپێکی گەورە لە هاوڵاتیان ئەنجام درراوە دەری خستووە و کەسانی ڕۆژانە بڕی پێویست ئاو دەخۆنەوە ئەگەری دروستبوونی بەردی گورچیلەیان بە ڕێژەی لە 150 کەمترە و کارکردنی گورچیلەیان بۆ ماوەیەکی درێژتر بە تەندروستی دەمێنێتەوە. زانایان ڕوونی دەکەنەوە کە گورچیلەکان وەک فلتەری خوێن کار دەکەن بۆ جیاکردنەوەی ژەهرەکان و پاشماوە کیمیایەکان. کاتێک مرۆڤ ئاو کەم دەخواتەوە میز خەست دەبێتەوە و خوێ و کانزاکان لەناو گورچیلەکاندا نیشتەنی دروست دەکەن کە دواتر دەبێتە بەرد. هەروەها کەمی ئاو دەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پەکەوتنی گورچیلە لە جیهانە. دکتۆر مارک هێنسن پسپۆڕی کۆندامی میز و میزەڕۆ دەڵێت زۆربەی خەڵک تەنها کاتێک ئاو دەخۆنەوە کە تینویان بێت. بەڵام تینوێتی نیشانەی ئەوەیە کە جەستە گەیشتۆتە قۆناغی و شکبوونەوە پێویستە پێش تینوبوون ئاو بخورێتەوە. ئەو تەنها بۆ گورچیلە باش نییە بەڵکو یارمەتی مێشک دەدات بۆ تەرکیز و پێستیش لە پیربوونی پێشوەکتا دەپارێزێت. ئێمە دەبینین ئەو نەخۆشانی بەردی گورچیلیان هەیە تەنها بە خواردنەوەی 3 لیتر ئاو لە ڕۆژێکدا توانیویانە ڕێگری لە دووبارەبوونەوەی بەردەکە بکەن. ئامارەکان دەری دەخەن کە لە ناوچە گەرمەکانە ڕێژەی نەخۆشیەکانی گورچیلە بەهۆی پشتگوێخستنی خواردنەوەی ئاوە لە بەرزبوونەوەدایە. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە مرۆڤی پێگەیشت و پێویستە ڕۆژانە 8 هەتاوەکو 10 پرداخ ئاو بخواتەوە و ئەم بڕە لە کاتی وەرزشکردن یان گەرمای زۆرە پێویستە زیاتر بکرێت. توژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی کە ئاو باشترین جێگرەوەیە بۆ خواردنەوە گازیەکان و شەربەتە دەستکردەکان کە بڕێکی زۆر فۆسفاتیان تایە و زیان بە فلتەرە وردەکانی گورچیلە دەگەێن.
زۆر باشە جارێک باباسی ئەوە بکەین کە یەک خاڵی زۆر گرنگ ڕاستە من لەم هەواڵەیە کە زۆر بەرجۆمەکەوێت لە ژیانی ڕۆژانە و لەلایەن هاوڵاتیانەوە ئەویژەوەی کە زۆر کات خەڵکی ئەڵێن تینوم نییە هەستم بە تینوێتی نەکردو جاچ پێویستم بەوەیە کە ئەو بخۆم بەڵام هەستکردن بە تینوێتی و شکبوونەوەی دەوری لێ و ئەو کاتە دەرناخە کە تۆ پێویستە ئاویتیا بخۆیتەوە ئەو کاتە و پێڵەکە کار لە کار ترازاوە و جەستە و بەرە و شکبوونەوەڕە وە بێگومان پێویستەکە پێش ئەوەی جەستا نیشانی ڕاگەاندن بنێرێ بۆ مێشک و مێشکمان پێمان بە مێشکمان بڵێ کە تینومانە ئێمە ڕێژەیەکی باش ئەومان خواردە بێتەوە بووی کە جەسەمان لە وشکبوونەوە پارێزین بێگومانە لەمە بابەتە زۆر گرنگ بوو پێشم خۆش بوو ئاماژۆ پێەیە وەروە و کەسانی کە وەرزش زۆرەکەن و ئەو کەسانی کە لە ژینگەی گەرمان و بابەتی ئاڕەکردنەوەی زۆروانە هەمووی بێتەوە کاریوی کە تۆ ئاو زۆرتر بخۆیتەوە لەبەرەوەی ڕێژەیەکی زۆرتری ئاو لە جەستە دەرەچێت لە ڕێگەی شێوازە جیاوازەکانەوە ئەچینە لای هەواڵێکی تر کە باس لە بابەتی هەوکردنی گەداکە کە پێم خۆشە بچینە لە ناوەڕۆکی هەواڵەکە و زیاتر زانیاری وەرگریم فەرمون نوێکی نوێی پەیمانگای کارۆلینسکا کە لە سوید ئەنجامدراوە ڕاستێکی مەترسیدار دەخاتە ڕوو سەبارەت بە پەیوەندی نێوان زۆری خوێ لە ژەمەکانە و هەوکردنی درێژخایانی گەدا ئەم توێژینەوەی کە لەسەر 10,000 کەس لە ناوچە جیاوازەکانی ئەوروپا ئەنجامدرا دەری خستووە و کەسانی ئارەزووی خواردنی سوێر دەکەن یان خوێی زۆر بۆ ژەمەکانیان زیاد دەکەن مەترسی توشبوونیان بە هەوکردنی توندی گەدا بە ڕێژەی لە 170 زیاترە زانایان ڕوونی دەکەنەوە کە خوێی زۆر کارلێکی شیمیایی لەگەڵ ناوپۆشی گەدەدا دەکات و دەبێتە هۆی تەنەکبوونەوەی چینە پارێزەرەکە مەترسیە گەورەکە لێرەدایە خوێی زۆر ژینگەیەکی لەبار بۆ بەکتریای ئێچ پایلۆری لە گەدەیە دروستەکە تاوەکو بتوانێت بە قوڵی بچێتە ناو دیواری گەدە و هەوکردن و برین دروستکە ئامارەکان دەریان خستووە کە وڵاتانەی زۆرترین ڕێژەی خوێ بەکاردێنن زۆرترین ڕێژەی شێرپەنجەی گەدەیان تێدایە گەدە کاتێک لە بەرکەوتنی بەردەوامی خوێدا دەبێت تووشی سووربوونەوە هەوکردنی خانەکان دەبێت کە بە هەوکردنی گەدە ناسراوە دکتۆر ئیریک سۆندۆسترۆم کە سەرپەرشتیاری توێژینەوەکەی و دەڵێ خوێی زۆر وەک مادەیەکی تێکشکێنەر کار دەکات و دیواری ناوی گەدە برینارەکە و ڕێگە خۆشەکە بۆ ترشەڵۆکەکان تاوەکو بە قوڵی زیان بە خانەکان گەێنن زۆرێک لە نەخۆشەکانمان وا دەزانن کە کێشەکەیان تەنەها هەستیاریە بە خواردن بەڵام لە ڕاستیدا گەدەیان بەهۆی خوێوە دووچاری داخوران بووە پزیشکان ئاماژە بۆ دەکەن کە نیشانەکانی هەوکردنی گەدا بریتین لە دڵتێکەڵ هاتن ئاڵسانی سک و ئازارێکی توند لە بەشی سەرەوەی سکدا ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامۆژگاری خەڵکی دەکات بڕی خوێ ڕۆژانە بۆ مرۆڤێکی پێگەشت و نابێت لە 5 گرام واتە یەک کەوسکی چا زیاتر بێت لە کاتێکدا زۆربەی مرۆڤەکان ئێستا ڕۆژانە زیاتر لە 10 بۆ 12 گرام خوێ دەخۆن بە تایبەت لە ڕێگەی خواردنی ناو قوت و چپس و خوانەخێراکانەوە توێژینەوەکە داوا دەکا کە خەڵکی زیاتر پشت بە بەهاراتی سروشتی ببەستن بۆ تامی خواردن لە بری خوێ چونکە پاراستنی ناوپۆشی گەدە کلیلی سەرەکیە بۆ ڕێگریکردن لە شێرپەنجەی گەدەکە یەکێک لە بەکوشترین جۆرەکانی شێرپەنجەی لە سەرانسەری جیهانە جالم هەواڵەیە باسی لە خوێ کرد لە سەرەتای بەرنامەکەی باسمان لە شەکر کرد شەکریش و خوێ کە بە دوو لە گەورەترین ژەهرە کوشندەکان دانرێن کە بۆ مرۆڤ ئەگەر زیادە ڕۆیت یا بکرێ بە شێوەیەکی گشتی لێرە باس لەوەکە کە دووبارە خوێژی کە لەشتانی کە مرۆڤ بە ڕێژەیەکی ناتەندروست و زیاد لە پێویست بەکارێنێ کە زۆر جار لە ڕێگەی خودی خوێوە نیە بەڵام خواردنەکانە ئەچمە لای هەواڵێکی تر کە دووبارە پەیوەستە بە گەدە بەڵام ئەم جارە باز لە بەکتریای گەدا ئاکرێ با پێکەوچێن لایم هەواڵش زانیاری سەبارەت بە میشان وەربگرین فەرموون راپۆرتێکی زانستی نوێ کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و زانکۆی ئۆکسفۆرد بڵاوکراوەتەوە هۆشداری دەدالەوەی کە بەکتریای گەدە خەریکە دەبێتە یەکێک لە مەترسیدارترین بەکتریاکان بەهۆی دروستکردنی بەرگریەکی بەهێزەوە بەرامبەر بە دەرمانە باوەکان ئەم توێژینەوەی کە زانیاریەکانی لە 50 وڵاتی جیاوازەوە کۆکردوتەوە دەری خسۆکە ڕێژەی سەرکەوتنی چارەسەری سێینەی باو تریپل تێراپی بۆ بەکتریای گەدە لە هەندێک ناوچەدا بۆ خوا لە 160 دابەزیوە کە پێشتر سەر و 190 بووە زانایان هۆکاری
ئەمە بۆ دوو خاڵی سەرەکی دەگەڕێنەوە. یەکەمیان بەکارهێنانی هەڕەمەکی و ناتەواوی ئەنتیبیۆتیکەکانە کە لەلایەن نەخۆشەکەوەیە و دووەمیشیان بەکارهێنانی بەردەوامی دەرمانی دژەترشێتی واتە PPI بەبێ ڕاوێژی پزیشک. کاتێک نەخۆش بۆ ماوەیەکی کورت دەرمانەکە دەخوات و دواتر دەیبڕێت بەکتریاکە نامرێت بەڵکو فێری شێوازی بەرگری دەبێت. ئامارەکان ئاماژە بۆ دەکەن کە ئێستا زیاتر لە نیوەی دانیشتوانی زەوی هەڵگری ئەم بەکتریایان بەڵام چارەسەرکردنیان ساڵ لە دوای ساڵ قورستر دەبێت. دکتۆر سۆفیا مندس کە سەرۆکی تیمی توێژینەوەکەی و دەڵێ ئێمە خەریکە دەگەینە قۆناغێک کە برینی گەدەی سادە دەبێتە نەخۆشیەکی بێچارەسەر. ئەگەر ئەم بەکتریایە لە ناوگەدەدا بمێنێتەوە نەکوژرێ دەبێتە هۆی هەوکردنی درێژخایەن و لە کۆتاییە دروستبوونی شێرپەنجەی گەدا. پێویستە پرۆتۆکۆڵە چارەسەرایەکان بەپەلە بگۆڕدرێن و خەڵکی ئاگادار بکرێنەوە کە بە هیچ شێوەیە دەرمانی ئەنتیبیۆتیک بەبێ ڕەچەتەی پزیشک و بەبێ تاوکردنی ماوەی دیاریکرا و بەکار نەهێنن. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە پاک و خاوێنی خواردن و شوشتنەوەی سەوزە و میوە بەباشی و کوڵاندنی گۆشت کلیلی سەرەکین بۆ ڕێگریکردن لە گواستنەوەی ئەم بەکتریایە. هاوکات جەخت دەکەنەوە لەوەی نەخۆش دەبێت لانی کەم دوای مانگێک لە تاوکردنی چارەسەر دووبارە پشکنین بکاتەوە بۆ دڵنیابوونەوە لە نەمانی بەکتریاکە. لە ئێستادا بەکتریای گەدە بەرپرسە لە ١٨ حاڵەتەکانی برینی گەدە و ١٩ حاڵەتەکانی شێرپەنجەی گەدە. ئەمە ژوا دەکات بەرەنگاربوونەوەی بەرگری دەرمانی ئەم بەکتریایە ببێتە ئەولەویەتی یەکەمی تەندروستی جیهانی لە ساڵانی داهاتووە. زۆر باشە ئەچینە لای راپۆرتێک لەسەر یەشێک لە گەوهرەکانی ژیان کە ئەویش دایکە و بە تایبەتر باز لە شیری دایکەکەین. فەرموو با پێکەوە بچینە لای ئەم راپۆرتە. شیری دایک گەوهرێکی نەفرێنراو لەلایەن خوداوە بۆ منداڵانی ساوە. سەرباری جەختکردنەوەی بەردەوام لە گرنگی سوودەکانی شیری دایک بەڵام بە ژێرەی بڵاوکراوی بەشێک لە ناوەندە تەندروستیە جیهانیەکان نیوەی منداڵانی خوار تەمەن 6 مانگ شیری دایکیان پێنادرێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایدەگەێنێت کەمتر لە نیوەی منداڵانی خوار تەمەن 6 مانگ لە جیهاندا شیری سروشتی دایکیان پێدەدرێت. ئەماش مەترسی توشبوونیان بە قەڵەوی و شەکرە و چەندین گرفتی تەندروستی دیکە لە ماوەی داهاتووی ژیانیاندا زیاتر دەکات. ڕێکخراوەکە دەڵێت شیری سروشتی دایک خۆراکێکی نمونەیی و پرۆزەیە بۆ منداڵانی ساوا کە ئێسکەکان بەهێز دەکات. هاوکات ئەم شیرە بەرگریەخانەکان لەخۆ دەگرێت کە سیستەمی بەرگری منداڵ بەهێز دەکات و دەیپارێزێت لە توشبوون بەپەتا. شیردانی سروشتی وا دەکات ئاستی زیرەکی منداڵ باشتر ببێت، هاوتەریب لەگەڵ کەمکردنەوەی ئەگەری توشبوون بە قەڵەوی و نەخۆشی شەکرە لە ماوەکانی داهاتووی ژیانیدا. تەنانەت دوا دەکات دایکان بە خێرایی چاک ببنەوە و دوور بن لە خەمۆکی پاش منداڵ بوون و مەترسی توشبوونی دایکیش بە شێرپەنجەی مەمک و هێلکەدان کەم دەکاتەوە. لایەکی دیکەوە کلیڤلاند کلینیک باز لە سوودەکانی پێدانی ژەک بە منداڵی تازە لە دایک بوو دەکات و دەڵێت ژەک دەبێتە هۆی باشترکردنی فرمانی کۆندامی هەرس و پاکردنەوەی ڕیخۆڵەکان و کەمکردنەوەی زەردووی و گەشەی تەندروستانە. هاوکات دامەزراوەکە باز لەوەش دەکات ئەو منداڵە تازە لە دایک بوانەی بڕێکی کەم یاخود هیچ بڕێک لە ژەکیان پێنادرێت ئەگەری گیان لە دەستدانیان بەهۆی سکسون و پەتاکانی سەرەتایی ماوەی لە دایک بوون زیاتر دەبێت. ژەک بریتیە لە ژەمێک پرۆتین و بڕێکی کەم لە شەکر و چەوری. هاوکات 4 هێندەی شیری ئاسایی دایک زینگ لە خۆ دەگرێت و 2 هێندەش پرۆتین. زانایان کۆکن لەسەرەوەی تاوەکو ئێستا هیچ زانستێک نەیتوانیوە شیرێکی نەک هاوشێوە بەڵکو نزیک لە شیری دایک دروست بکات. ئەمەش دەرخەری گرنگی ئەم گەوهرەیە بۆ منداڵانی ساوە. بڕگە و بابەتە جیاوازەکانی ئەمڕۆمان بەم شێوەیە کۆتایی پێهات. هیوادارین هەر باش و تەندروست بن و سووتان لە بابەتەکانمان بینی بێت تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ بێ و هەر تەندروست باش بن.